ئەمانە ئەو شۆفێرە بار هەڵگرانن کە ماوەی 2 ڕۆژە لە کەمپی حەسیرەمانیان گرتووە لە بەرامبەر داواکردنی مافەکانیان. یەکێک لە داواکاریەکانیان ئەوەیە کە شۆفێری عەرەب لە گواستنەوەی نەوتدا لەم سنوورەدا نەمێنێ. کۆمپانیا خەیان تەلەفۆنی کرد وتی ئێڵن بارکەن نایڵن باش بەهێز بێ بارێنەکەم هەر ئاوای وت بۆ نەسا ئێمە شەویش تەلەفۆنمان کرد وتی گەرمیانی زۆری ماوە نێڵ ئێمە ئیش بکەن لێ بە خەڵکی دیەکان نووسراوە وەهمیە ئەوان دەستە دە کاروانەکەن ئێمە دوو کاروانەکەین دەکاروان هیچ بۆ ئەوان بیسیارە دوو کاروان کە بۆ 270 سیارەکەی دوو کاروان کە ئەم شۆفێرانە هەمویان دانیشتووی ناوچە جیاجیاکانی گەرمیانن. خۆیان بە میلادگیری کاری کێڵگەنەوتیەکانی گەرمیان نەزانن. چەند شۆفێرێکی عەرەب لەلایەن خاوەن تەنکەرەکانەوە دانراون بە تایبەت ئەو خاوەن تەنکەرانەی دانیشتووی گوندەکانی سنووری کێڵگەنەوتیەکانن. ڕێز و حرمەتمان بۆ کۆمپانیاگە هەیە بەڵام ڕۆژ بە ڕۆژ ئەو نرخەدا ئابەزیێنێ هەرێکە لەو سیارانەی کە تۆ ئەبینی بە ماڵێک و 2 ماڵ و 3 ماڵەوە ئەم سیارانەی کڕیوە ئایا ئەتوانێت لەم زروفی وەزعی سیاسی خراپە و بارە دەرونی خراپیا و کەوا باری ئابووری خەڵک هەمووی لە لاوازیایە ناتوانێت بە سیارەیەک و مانگی 2 کاروان ئەم شۆفێرانە 2 شەو ڕۆژە لە کەمپی نەوتی حەسیرەمانیان گرتووە. 2 شەوە شوێنی پشودانە کاتیەکانیان چۆڵ نەکردووە. ئەوان ناڕازین لە کەمکردنەوەی نرخی گواستنەوەی نەوت لێرەوە بوو پاڵاوگەکانی بازیان. بۆ گواستنەوەی هەرتەنێکی نەوتی خاو 3000 دینار لە نرخەکەی کەم کراوەتەوە. مانە کۆمەڵی خەڵکن لێرە ئیشەکەن کێشەیان ئەوەیە جاکاریەکە یا هەستەکەن کە 22 تەنکەر حسەی دیەکانە جیاوازە لە تەنکەرەکانی ترجا ئێمە بۆی ئەمڕۆ دانیشتمان لەگەڵا کردوون بۆی ڕێککەون لەسەر ئەوە سەبارەت بەوەی باسی عەرەب و سایقۆوانە شەکرێ ئێمە عەرەب تەنها وەکو سایق هەیە وەکو ساحێب تەنکەر نییە. ژمارەی تانکەرەکانی کێڵگەنەوتیەکانی گەرمیان کە نەوتە گوازنەوە بوو پاڵاوگەکانی هەرێم 292 تانکەرە. پێشووتریش بەشی زۆری ئەم تانکەرانە نەوتیان بۆ ئێران نەگواستەوە بەڵام ئێستا بەهۆی دابەزینی نرخی نەوتەوە کارەکەیان لەدەست داوە. مەریوان حەسەن NRT گەرمیان.